بینرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش لەم بەرنامەیە پرسین ئایا یادکردنەوەی بۆ نەو ڕوودا و کارەساتە نەتەوەیەکان لە هەرێمی کوردستان لە ئاستی پێویستی گەشەکردنی بیری نەتەوایەتی و گەشەکردنی هەستی نەتەوایەتیە لە هەرێمی کوردستاندا یان ئەم بۆنەیە وەڵامدانەوەیە بە پێداویستەکانی حیزب و بەرژەوەندەکانی حیزب ئایا ئەوەی لە واقعی هەرێمی کوردستاندا دەیبینن لە یادکردنەوەی بۆنە نیشتیمانی و نەتەوەیەکاندا خزمەتکردنە بە ئاستی گەشەکردنی نەتەوایەتی یان بە حیزبیکردنی ئەو بۆنانەیە ئاەتکردنەوەی کارەسات و ڕوودا و خوێناویەکانی مێژووی کورد لە تەنها چەند ڕۆژێکی ڕاگوزەرە لە میدیاکانەوە یاد دەکرێتەوە یان جێپەنجەی خۆی بەسەر بڕیاری سیاسی و ئاستی خزمەت گوزاریەوە جێدەهێڵێت ئایا عقلی سیاسی کورد چۆن و بە شێوەیەک مامەڵەی لەگەڵ ڕەمزەکانی مێژوو ڕەمزە گرنگەکانی نەتەوایەتی کورد لە ناو شۆڕشی کوردیدا کردووە لە ئاستی پێویستی نەتەوایەتیایە یان بە حیزبی کراوە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میواندانی هەریەک لە بەڕێزان پشک و حەمەفەرەش هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان و فازڵ بەشایەتی ئەندامی پەرلەمانی کوردستان لە سەرلێستی کوردستانیمان کردو بە خیاطنی هەمولایەکانەکە کاک فازڵ لەیەکێک لەو پرسە گرنگانەی کە ئەو ڕوژێنرێت لە یادکردنەوەی بۆنەکانی هەرێمی کوردستان هەر لە ڕاپەڕینەوە کە لە سەرەتای مانگی ئازارە تاگاتە نەورۆز و یادی کەرکووک و هەڵەبجە و هەموو ئەو بۆنانەی تر ئەو ڕوژێنرێت ئەویش ئەوەیە کە ئەم بۆنانە بردەوام بە حیزبیەکرێ لەلایەن دوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستانەوە و ئەم بۆنانە کە لە ڕاستیە بۆنی نەتەوەیە بۆنەی هەموو تاژێکی نەتەوەیە بچووک دەکرێتەوە بۆ بۆنەی حیزب و ئەخرێتە خزمەت ئامانج و بەرژەوەندەکانی دوو حیزبی دەسەڵاتدارەوە لە هەرێمی کوردستان ڕای بەڕێز لەو بارەوە چییە؟ بەڵێ سپاس بۆ بەڕێستان بەنای خۆی گەورە و میهرەبان پێم خۆشە پێشەکی پیرۆزبایی جەژنی نەورۆز لە سەرجەم گەلی کوردستان بەگشتی و کە سوکاری شەهیدان تێک ڕابکەم جەژنیان پیرۆز بێ دیارە ئێمە لە هەرێمی کوردستان بۆنەی جۆرا و جۆرمان زۆرە بۆنەی نەتەوەیمان هەیە و بۆنەی حیزبیمان هەیە و بۆنەی ئاینیشمان هەیە لە هەرێمی کوردستان و ئەم ڕۆژ ئەوەی کە لە هەموو کاتێک زیاتر کە ئێمە ئیدعای پێ دەکەین لە هەرێمی کوردستان و بەدەستکەوتێکی مێژووی خۆمانی دەزانین لە هەرێمی کوردستان ئەو مەسەلەی ئازادی و دیموکراتیەتە کە لە هەرێمی کوردستان هەیە و پێم وایە مەسەلەی پرۆسەی دیموکراتیت و ئەو ئازادی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە ڕێگەی بە هەمومان داوە بۆنەکان هەر یەکە وەک خۆی بکەینەوە چونکە ئێمە لە هەرێمی کوردستان تقریبا ئەگەر پێش 2003 حسابکەین بۆ حدودی 20 ساڵە کە ئێمە ئیدارەی خۆجێی خۆمانمان هەیە بەڵام زیاد لە 70 ساڵە ئێمە بۆنەی حیزبیشمان هەیە ئەم بۆنە حیزبیانە ئێستاکە ئەوەی کە زۆر گرنگە لە هەرێمی کوردستان گۆڕانێکی زۆری بەسەردا هاتووە گۆڕانکاری بەسەر شێوەی یادکردنەوەی بۆنەکاندا هاتووە ئەوسا لە 100% هەموو بۆنەکانی ئێمە بە شێوەیەکی حیزبیانە بەڕێوە ئەچوو لەبەرەوەی ئێمە لە هەرێمی کوردستان ئیدارەمان نەبوو دەسڵات و حکوومەتێکی یەکگرتووی وەکو ئێستامان نەبوو بەڵام لە پاش تەشکیلبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان لە ساڵی 92ەوە بە بەردەوام ئەو بۆنانە بە یاسایی دەکرێن لە هەرێمی کوردستان زۆربەی بۆنەکان ئێستاکێ ئیدارە و حکوومەت یادی بۆنەکان دەکاتەوە بەڵام لە هەمان کاتیشا ئەوە هەر حیزبێک لە هەرێمی کوردستان بۆنەی تایبەتی خۆی هەیە و هیچ کەسێکیشبان نەبووە کەچیش ڕێی لەو حیزب و لایەنە سیاسیانە نەگرتەوە بە هەردوو حیزبی دەسڵاتیشەوە کەوا یادەکانی خۆیان لە کات و ساتی خۆیان بکەنەوە بە شێوەیەکی ئازادانە ئەو یادە حیزبیانەی کەوا لایەنە حیزبیەکان بۆ خۆیانی دەکەنەوە نەچوون بە ناوی حکوومەتەوە قسە بکەن بە ناوی حیزبی خۆیانەوە مناسبەیەکی حیزبی خۆیانە دەیگێڕن و یاساژ لە هەرێمی کوردستان و پرۆسەی ئازادی لە هەرێمی کوردستان و دیموکراتیت لە هەرێمی کوردستان ئەو مافەی داوە بە هەر حیزبێکیش بۆ خۆی یادی و مناسبەی حیزبی خۆی بکاتەوە بەڵام کاک فازڵ ئێمە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە ئەیبینین ئەوەیە حکوومەت لە هەرێمی کوردستان خاوەنی میدیان هەیە بەڵکو حیزب خاوەنی میدیایە حیزبەکانن خاوەنی کەناڵی تەلەڤیزیۆنی ڕۆژنامە سایتی ئەلکترۆنی ئەو هۆکارانن کە کاریگەریان هەیە بەسەر ڕای گشتی کوردستان و بەسەر وشاری خەڵکی کوردستانەوە حیزبەکانن کە توانایەکی گەورەی مادیان هەیە و بە شێوەیەک لە شێوەکانیش کاریگەریان لەسەر بڕیاری حکوومەتەیە لەم ڕێگەیەوە کار لەسەر بە حیزبیکردنی بۆنەکان ئەکەن تۆ ڕاچی لەسەرمە
لە حقیقەتا کاکە ئومێد لە کوردستان کە با بڵین میدیای ئازاد یان با بڵین تەلەڤیزیۆنی حکوومەت تایبەت بە حکوومەت نییە ئێستاکە ئێمە کەناڵێکمان هەیە کەناڵی پەرلەمانە ئەم کەناڵی پەرلەمانە یەکێکە لەو کەناڵانەی کە وەکو بنەمایەک دانراوە چونکە ئێمە لە هەرێمی کوردستان حتاوەکو ئێستایشە چەند زۆر کات بەڕاستیەکەی بەداخەوە هەندێک برادر لە نووسینەکانی یان لە گفتاری وا قسە دەکات کە ئێمە لەسەر دەوڵەتێک ڕۆیشتو ئێماتونێتە سەر حازری ئەو دەوڵەتە دەوڵەتڕانی دەکەین ئەمە بە حقیقت بیرروڕایەکە یان با بڵین بیرکردنەوەیەکی هەڵەیە زۆر کات ئەم هەڵەیشە دەدرێتە ناو لە هەرێمی کوردستان ئەگەر ئەو جملێتەوەکەم ببوورە بەڵام ئێستاکە ئێمە کە لە حاڵەتی وەکوڵە ئینتیقالی و بنیادنانی دەوڵەت وڵاتێک داین لە هەموو ڕوەکانەوە یەکێک لەو ڕۆ زۆر گرنگانە مەسئلەی میدیا و دەرفەت ڕەخساندنە کە حکوومەتیش وەکو دەسڵات میدیای تایبەت بەخۆی هەبێ بەڵام لە کاتی نەقڵکردنی بۆنە هەم نەتەوەی و هەم حیزبیەکاندا پێم وایە کەناڵە حیزبیەکان هاوکاریەکی باشی حکوومەتیشیان کردو بۆ نەقڵکردن و گواستنەوەی ئەو بۆنانەی کە ئەنجام زۆر سپاس کاک پشکۆتێکگەشتی تۆچیە کاک فەزڵ پێمان دەڵێت ئەوەی کە ئێمە لە واقع بینیومانە ئەوە بە یاساییکردن و بە مؤسساتکردنی یاد و بۆنە نەتەوەیەکانەوە حکوومەت هەستاوە بە یادکردنەوەی هەموو ئەم بۆنانەوە بێگومان حکوومەتیش ڕاستە حیزبی دەسەڵاتدار یا دوو حیزبی دەسەڵاتدار زۆرینەی پێکێنن بەڵام بنەتیجە حکوومەت مڵکی هەمووانە و ئەنجامی هەڵبژاردنە ڕای بەڕێزە دەوبارەوە لە ڕاستیدا زۆر سەختە ئێمە باسی حیزب حکوومەت بکەین و لێکیان جیاکەینەوە تا ئەم لەحزەیەکە ئێمە لەم بەرنامە قساکەین بەڵام یادەکانی یادە نیشتیمانیەکانی ئێمە ئەو یادانی کە هەموو خەڵکی کوردستان خاوەنێتی کاکپاسی و هەموو خەڵکی کوردستانیش ئەزانێت کە تا ئەم لەحزەیە بە شێوەیەکی زۆر لۆکاڵی و بە شێوەیەکی زۆر قۆڕخراو لەلایەن حیزبەوە یادەکرێنەوە و ئەوەی کە ئێمە بینەرینی تا ئەم لەحزەیە شتێکمان نییە ناوی بۆنەیەکی نیشتیمانی بێگشتمان پێکەوە لەسەر چۆنەتی یادکردنەوەی لەسەر بەرزڕاگرتنی لەسەر لە ئاستی پێویستدابوونی یادەکە هەمومان پێکەوە کۆک بین لەسەر چۆنەتی یادکردنەوەکە بەو شێوە یاد بکەینەوە ئەبینین کە ساڵانە یادی نەورۆز لە هەولێر بە شێوەیەک ئەکرێتەوە لە سلێمانی بە شێوەیەکی ئەکرێتەوە و یادەکانی ئازار و ڕاپەڕین بە شێوەیەک لە سلێمانی ئەکرێتەوە ئەوەی ئەمساڵ بینیمان ئێمە دەرخەری ئەو ڕاستیە کە بە پێچەوانی قسەکانی کاکپازیلەوە کە تا ئەم لەحزەیە نە پەرلەمانی کوردستان و نە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی وەلا ئاستی یادکردنەوە ئەو یادانە بێ هەتا ئەو کاتێک کە ڕاپەڕین گەشتە هەولێر ڕەنگی سەوز بوو کاتێک کە ڕۆشتە هەولێر ڕەنگی زەرد بوو ئەمە دلیلێکی زۆر ڕوون و وازەحە لە بەردەستی هەر کەسێکە کە لێ بڕوانەوە سەیری بکە لێرە تا ئێستا دوو ئیدارەی زاڵەوە تا ئێستا حیزب یادەکان بەڕێوە باوە حیزبە ئێوێ هەموو سەروەرەکانی ڕابردوو هەموو ڕووداوەکانی ڕابردوو هەموو بۆنە نیشتیمانیەکانی ڕابردوو بک بە مڵکی خۆی و خۆیەتی خاوەن ختابێکی زاڵکە ئەوە بەرهەمهێنەری هەموو ڕووداوە مێژوەکانی نەتەوەکەی ئێمە و کەسی تر خاوەنی نییە ئەو وێنانەکە بینیمان لە یادی ڕاپەڕینی ئەم ساڵات هەتا دووس خورمات و تا کۆیە وێنەکان سەوز بوون بەڵام کاتێ ئەچنە هەولێر و ئەچنە بادینان وێنەکان زەر دەبن ئەمە بەڵگەی ئەوەیە تا ئێستا حیزبی کوردی زۆر لە کاڵی بیرەکاتەوە وە لە ئاستی ئەوەیە نەبووە کە ئەم بۆنانە بکاتە بۆنەیەکی نیشتیمانی ڕاپەڕینی ئێمە ڕاپەڕینی هەموو خەڵکی کوردستانە و هەموو کەس خاوەنێتی و ئەم جۆرە لە یادکردنەوە ئەم جۆرە لە بەڕێوەبردننی ئەم بۆنە نیشتیمانیانە لە ڕاستە بچووکردنەوەی یادەکانەوە هێنانە خوارەوەیە لە شکۆ و لە گەورەی یادەکان چونکە هەرچەندێک حیزبێکی سیاسی بتوانێت یاد بکاتەوە گەورە ڕای بگرێت دوجار حیزبی سیاسی نوێنەراتی بەشێ لە کۆمەلگاکە بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەر پەرلەمانی کوردستان ڕێوشوێنە یاسایەکانی ئەم یادانە دیاری بکەن و بە شێوەیەکی پێشکەوتووە بە شێوەیەک لە ئاستی بۆنەکانە یاد بکرێتەوە بێگومان ئەو کاتە شکۆیی بە یادەکانە بەخشین و هەموو خەڵکی کوردستان هەموو یادەکان بە یادی خۆی زانێ ئەگەر دیقەتێک بین لە ئاستی بەشداریکردنی خەڵ یادەکانی ئەم ساڵە لە ساڵی ڕابردووە لەگەڵ دوای ڕاپەڕینان ڕاستیا جیاوازێکی ئەجار گەورە هەیە ئەم جۆرە لە یادکردنەوە ئەم جۆرە لە خیتاب و ئەم جۆرە لە وتاردان و ئەم جۆرە لە قۆڕخکاری بۆنە نیشتیمانیەکانی ئێمە وای کردووە خەڵکی کوردستان بەشێکی زۆری با پرسیارێکی واقعی بکەین حیزبەکان لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی بە سروشتی دۆخی سیاسی پێش ڕاپەڕین لە هەرێمی کوردستان ئەگەر نمونەی یادەکانی ڕاپەڕین بە نمونە بهێنینەوە دوو حیزبی دەسەڵاتداری ئێستای کە پارتی وێکێتین
نفوزێکی سیاسی گەورەتریان هەبوو لە حیزبەکانی تر و بەشداریەکی بەرچاوی ڕاپەڕینیان کردو لە شارەکانی هەرێمی کوردستان ئەگەرچی ڕاپەڕینی خەڵکە و خەڵک کردوێتی بەڵام ئەمانش بەشداریان هەبوو حیزب مافی ئەوەی نەبێ باس لە چالاکی و سەروەری خۆی بکات لە ناو ڕاپەڕینە چی کردووە خۆی ئیشکال یەکشتە لێرەیە ینی حیزب لێرە زۆر باڵاترێنێتەوە حیزب زۆر گەورەترە لە بۆنە نیشتیمانەکانی ئێمە دروستە و زۆر تەندروستە حیزب چ یەشێتی چ پارتی پشکێک لەو یاد و بۆنانیان بەربکەوێ بەڵام لە چوارچێوە گشتێکی نێتەوەیە حیزبی سیاسی هۆکارەکانی دامەزراندنی خەباتکردنی شۆڕشی هەمووی لە پێناوی چێ لە پێناوی نێتەوەیە کاتی بۆنەکە بۆنەی نێتەوەیە بۆنەی حیزبیشە بەڵام لێرە بۆنەکەکەنە بۆنەی حیزب بۆی بیکەن بەی خۆیان و نەتەوە لە خۆیانەوە تەماشا بکەن ئەمە هەڵەکەیە کە تێڕوانینی حیزبی ئێمە و تێڕوانی حیزب دەسەڵاتدارەکانی ئێمە بۆ بۆنە لەم خاڵەوەیە کاتێککە حیزبی سیاسی دامەزراوە ئێستا کێ هەیە لە ئێمە شۆڕشی ئەیلول بە هەموو تێبینیەکانمان لەسەریەوە کۆک نەبینە سەر ئێمە شۆڕشێکە شۆڕشی کورد بووە کەسێک هەیە لە ئێمە تێبینی هەبێ لەسەرەوە کە شۆڕشی ئێمە نەبووە شۆڕشی ئێمەیە بەڵام بین هەموو باشەکان ئێمە وڵاتە بەسینەوە بەم شۆڕشەوە و دوای ئەو بڵێن کەس نەهاتووە کەس هیچی نەکرد هەمووی ئێمە کردمان ئەمە هەڵەکەیەکە ئێمە ساڵی ڕابردوو زۆر سپاس کاک فازڵ تۆ ڕاچێتەوە وەڵام من نازانم کاک پشکۆ ئیشارەتی نەدا مەسەلا بۆنەکانی ئەمساڵ لەگەڵ ساڵان جیاوازیەکە چی بوو باش بوو یان خراپ بوو ئەمە یەک من حەزەکەم ئەو ڕاستیە پێشاوی کاکە پشکۆ و هەموو بینەرانی کوردستان بخەم ئەم ساڵ هەچەند لایەنی ئۆپۆزیسیۆن بەشداریان لە یادی هەڵەبجە نەکرد یەک وتارم پێ بڵێ کە لە یادی ئەمساڵی هەڵەبجەینی حیزبێک بێدرابێ یەک وتار بەڵام ئەگەر بێن مەسەلا ئەوان وتاری سەرۆکی حکوومەت بە وتاری مەکتەبی سیاسی یەکێتی لە قەڵەمدەن دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەت یاریمی کوردستانە دوو ئەندامی مەکتەبی سیاسی لەگەڵ بەرپرسی چەند لەقێک چەندین کەوادری پارتی و یەکێتی لە ناو ئەو بۆ نابن یەکێکیان بە یەک کەلیمە سابن قسەیەکیان کرد بێ یعنی ئێمە لێرە خۆشتر وایە چونکە بەڕاستی من ئەڵێم غەدرە ئەم میلەتەی ئێمە ئەو میلەتەیە کە خاوەنی ئەو هەموو سەروەریانەیە لەگەڵ شۆڕشەکانی کورد کە بەدەستی هێناوە یعنی ئێمە بەچی حەقیق قسەیەک بکەین کەوا قسەکە شایستەی ئەوە نەبێ ئاراستەی خەڵکی کوردستانی بکەین ئەمە یەک دوو بەچی حەقێک مەسەلا ئێمە حەق بە خۆمان بدەین لەگەڵ ڕێزم بۆ قسەکەی کاکە پشکۆ قسەی چاواشەکاری ئاراستەی خەڵکی کوردستان بکەین چونکە خەڵکی ئەمڕۆی کوردستان زۆر لەوە واعیترە کە ئێمە وا بیر بکەینەوە بە قسەیەکی ئێمە خەڵک بەلا ڕێدا دەبین چکە ئێستا خۆشبەختانە ئەوەی کە من بەش بە حاڵی خۆم بە دەستکەوتێکی بمبورێت خوا هەرم جملەیە بە دەستکەوتێکی زۆر مەزنی ئەمڕۆی ئەزمموی کوردستان دەسڵاتی کوردستان پارتی و یەکێتی دەزانم ئەوەیە کە لە هەر عیلەیەکە لە کەسێک و زیاتر خەڵکی زۆر باشی ڕۆشنبیر دروست بووە کە لەوانەیە ئەم قسانەی من و کاکە پشکۆی پێ قبول نەبێ قسەی زۆر باشتری پێبێ بالفعلیش هەیە بۆ یەکان خۆشتر وایە باشتر وایە ئێمە شتی واقعی بە خەڵکی کوردستان بڵین چکە ئەو خەڵکن کە تاجی سەری دەسڵاتیشن میلەتی کورد بۆ یەکان مەسەلا کاکە پشکۆ دیسان ئەگەڕێمەوە با ئیشارەت بدا یادەکانی ئەمساڵ فەرق بوو لەگەڵ ساڵان باش بوو ئیمساڵ یان خراپ بوو چکە کە من بەشداریم تێدا کردووە یادی هەڵەبجە یەک وتار یەک کەلیمەی هیچ حیزبێک لە ناو یادی هەڵەبجەدا کەواتە ئۆپۆزیسیۆن بۆ بەشداری نەکرد ئەوە حەزەکەم خوان وڵام بنەوە بەڵێ بەتەوقعی تۆ هۆی ئەوە بوو کە ئەوان پیان وایە کە یادەکە لە ئاستی هەڵەبجانی و بەڵا دەستی حیزب بەسەری ئازاڵە یادەکان نازانم بۆچی ئەبێ مەسەلا لە ئاستی هەڵەبجەدا نەبێ ئەم جملەیە تەواوکەم دخوا مادەم پرسیارت کرد هەردوو حیزبی دەسڵات بە قیادە و بە حکوومەتەوە بەشداریان لەم یادا کرد ئەمە یەک جەماوەرێکی زۆری بەرچاو کەڕێ نەبوو نەبچیتە ژوور نەبیتە دەر چونکە لەبەر کەشوهەوا یادەکە لە هۆڵێکی گەورا کرا لە شاری هەڵەبجە دوو کە کاتێک چوینەتە سەرمەزاری سەرەوە ڕێ نەبووە گوڵەکە بەرین لە سەرمەزاری هەڵەبجە دایبنین من حەزەکەم کاکە پشکۆ کە خۆی یەکێکە لە هەڵسوڕاوانی گۆڕان باخۆی وڵامی ئەوە باتەوە کە بۆ بەشداریان نەکرد بۆ بەشداریتان بەواز لە بەشداریکردن بێنن بەڵام قسەکە لەسەر ئەمەیە یعنی تۆ بەردەوام باس لە باڵادەستی حیزب ئەەکەی بەسەر یادەکان یادەنەتەوەیەکانە باس دەوە دەکەی کە یادە نیشتیوانەتەوەیەکان لە ئاستی نەتەوایانی و بچوو کراوەتە و خراوەتە قسمەت بەرژەوەندی حیزبەوە خۆی یەکشت هەیە ینی من دایما کەسێکی واقعیم ئەمەوێت لە ناو واقع قسە بکەم بە واقع بخوێنمەوە یادی هەڵەبجە هەمومان بینیمان و هەمووشمان بینەری بووین
بینیشمان کە سوکاری شەهیدەکان کێری شەهیدەکانی خۆی ناشکان بینیمان ناو هۆڵەکەیان هوتاف دژی ئەوانە کێشراکە لە پێشی مێزەکانە دانیشت بوون هەنی نمونەکان زۆرن باسیکەین بەڵام بنچمە تەفاسیل ئەو وردەکاریانەوە چەند کەس بوو ئەوەی قسەی من بۆت باسەکەم کاک فازیریان هۆڵی بۆنەکان کە لیعلام ئەوە گەورە کراوە هۆڵی بۆنەکانی هەڵەبجە یاد کرایەوە هۆڵێکە جەمەلۆنێکە لە باشترین حاڵیا 2000 کەس ناگرێ لە شارێکی وەکو هەڵەبجە 5000 شەهید هەیە ئەگەر هەر شەهیدێک سێ وارسی هەبێ ئەکاتە 15000 کەس من بە تۆڵێم 15000 کەس ئامادە بوو پێم خۆشە پێم بڵێ ئایانە ڕێژەم ناپێم بەڵام جەماوەەکە لە کەناڵەکان دیار بووە من پیاوێکی من ئەمە واقعی قسەکەم بەڵام ئەمە ئەستی مەسەلەکەی من زۆر باشە ئەوەی کە تۆ باسیەکەی ئەم ساڵ و ساڵانی ڕابردوو بێگومان من نایم ئەم ساڵ یادی میابارانی هەڵابجا یادی بۆنەکانی ڕاپەڕین و نەورۆز مقارنەکەم لەو کاتەی کە شەڕی کەپکی حەمەداغا ئەوانە بوو ئەو قۆناغێک بوو ئەوە مێژوویە کە تێپەڕی ئەسەر قۆناغێکە سەردەمەکە گۆڕاوە متەطەڵەباتی خەڵ جیاوازترە مەطالبی خەڵ جیاوازترە دنیابینی خەڵ کراوەترە خەڵ مەطالبی زیاتری هەیە خەڵک ئەوێ ئەم یادانە شایستە بکرێن لە ئاستی شکۆی کارەساتەکانە بن جەناب تەفەرمووی ئەڵێ بە قاعیدە و قەواعیدەوە لێوە بوون کاک فازیلی بەڕێز کاک نێچیروان کە سەرۆکی حکوومەتە هەتا ئەم لە حسەیە مۆنومنتی هەڵەبجە نەبینیوە ئێستا سەرۆکی حکوومەت نییە 6 ساڵی پێش سەرۆکی حکوومەت بۆ ئێستاش دێ هیوادارم بێت سەرۆکی هەرێمی کوردستان یەک جار هاتووە مۆنومنتی هەڵەبجە لەگەڵ کۆڵن پاوەڵ هاتووە بۆ تەرویجێک هاتووە بۆ دەسەڵاتەکەی خۆی هاتووە سەرۆکۆماری عێراق هاکەزا ینی ئەم نەوعە لە یادکردنەوە ئەم نەوعە لە گرنگیدان بە مۆنومنتێکی شەهیدان ببرەوەی قسەکانم کاتی تۆم یەک بواری بچوو پێم خۆشە بۆی هەر یەک بوار بۆ ئەمە ینی لە کاتی خۆیان من عرضکەم یعنی لە هەموو قانونی دنیا لە هەموو سیاسەتی دنیا هاتوچۆی سەرکردە مەرج نییە نێتی سەرکردە مەرجە دەستکەوتی سەرکردە مەرجە بۆ هەر جێگای یان بۆ هەر میلەتێک من حەزەکەم زانم باشترین ڕێژەی مەبلغی مادی بۆ ئاوەدانکردنەوەی هەڵەبجە کێ کردی سەرۆکی هەرێمی کوردستانی کردووە باشە سەرۆکی هەرێم بێت و هیچی نەبێ ئەمە باشترین ئەوەی کە نەهاتۆ پارەی خۆی ئاوەدانکردنەوەی هەڵەبجە یعنی هەڵەتێگەشتنی ئەوانەی کە ڕخنەیەم دەسەڵاتەکەین و ئێوەمانان ئەوەیە یعنی پێم ناڵی سەرۆکی هەرێم ئەو مەبلەغی تەخسیسی کردو بۆ هەڵەبجە لە شوێنە ناوێتی بێگومان پارەی میلەتەکە خۆیت یعنی ئەمە مەفرۆشنەوە بە خەڵک یعنی ئەمە هەڵەیەک کاک فازیریان ئێوە ئەم ساڵیش لەوتاری قایمەتی قازای هەڵەبجە سوپاسی سەرۆکۆماری عێراق کراوە بۆ بەخشینی کە سوکاری شەهیدان لەو قەرزەی کە لە 2009 پێیان درراوە لە حملەی 25 حوت هەمان لافیتم لە بازار بینی دوێنێ بینیمەوە سوپاسی جەنابی سەرۆکی کۆماری عێراقەکەین کە بەخشیوینی لە بڕێکی 5 میلیۆن دینار بە قەرز یعنی ئەم نەوعە لە یاریکردن بە ماڵی گشتی بە منتەلەکاتی گشتی لە هەموو ئەوانەی کە هی خەڵک خۆیەتی لە ڕاستە ئەمە یعنی هێنانە خوارەوەی شکۆی سەرۆکەکانە هێنانە خوارەوەی پیرۆزیەکانی ئەم وڵاتەیە کە سوکاری شەهید قابلی ئەوەیە خانووی بۆ بکرێ قابلی ئەوەیە ئاوڕێ لێ بدرێتەوە برینداری چەکی کیمیایی قابلی ئەوەیە ببرێت دەرەوە نەمنەتی سەرۆکی هەرێمە نەمنەتی سەرۆکی کۆمارە نەمنەتی گۆڕان و نەهی یەگرتو کۆمەڵیشە ئەمە خەڵکی ئەم وڵاتان پێویستیەکان ئەوێ چارەسەر بکرێن یادی ئەمساڵ ئەگەر وێنەکانی یادی ئەمساڵ تەماشا بکەین بچینەوە بۆ ساڵی نەوەتەکانی سەرەتای یادکردنەوەی هەڵەبجە وەڵامی هەموو قسەکانی کافازی مادەسەکەوەیە ئەم نەوعە لە یادکردنەوە ئەم نەوعە لە وتاردان ئەم سەکۆی بەڵێندان و دوای جێبەجێ نەکردنە ئەم هەموو بەڵێنە و دوای لێنەپرسینەوەیە بەوەمانەگەێنێ ساڵانە دنیایەک کە سوکاری شەهید بە ناسۆرێکی زۆرەوە یان یادی شەهیدەکانیانەکەنەوە کە بۆ هەمومان ئەو شەیدانەی کە بینیمان ئەمساڵ کێری شەیدەکانی خۆیان شکان و ئەو کۆمەڵی قوربانیانەی ئەو بڕیاری کە ئێستا لە بەردەستی منە ئەوە بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر کامێرەکان بهێنە پێشەوە بڕیاری داوە بە پەلە بریندارەکان چەکی کیمیایی چارەسەر بکرێن هەتا ئەم شەو کە من قسەم لەگەڵکردن 254 برینداران چارەسەر نەکراوە من پێتەڵێم هەتا ئەم شەو کە قسەم لەگەڵکردن 254 برینداران چارەسەر نەکراون پێم خۆشە تۆ بە سەرۆکی هەرێم بڵێ بە ناوی پەرلەمانی کوردستانەوە بڵێ جەنابی سەرۆک بۆ پارەی ئەم وڵاتە هەیە بۆ نەوتی ئەم وڵاتە بەهادەرە درێ بۆ بریندارەکان چەکی کیمیایی چارەسەر ناکرێن دروشم جیایە واقعی خۆت کاکە بە ئێمە هەڵەبجە یەکێکە لەو یادانەی کە یاد کراوەتەوە و شانی ئەوەی لە بەرنامەکە قسەی لەسەرکەین بەڵام کۆی تەوەری بەرنامەکە ئێمە پێکنایانی یادی تری
تریشە مناسبی تریشەیە کە بە شێوەیەکی گشتی قسەی لەسەرەکەین کاک فازیل جگە لە یادی هەڵەبجە کە هەموو ساڵێک کۆمەڵێک مشتومڕ بە دوای خۆیان ئێنێ ئێمە یادی تریشمان هەیە کە باس لە بە حیزبیکردنی دەکرێت مەسلەی ڕاپەڕین کاک پشکۆ پێمان ئەڵێ ئەم یادە لە سلێمانی یادی یەکێتی یادیکاتەوە و بە پێچەوانشەوە لە هەولێر وەکو یادێکی زەرد یایە یەکێک لە سەروەریەکانی پارتی وێنای ڕاپەڕین دەکرێت وەکو یەکێک لە دەستکەوتەکانی حیزبی دەسڵاتداریا دەکرێت لە بارەگا و لق و ناوچە حیزبەکانە ئەم یاداکرێتەوە لە کاتێکە مەفروزە یەک یادی گشتی کە دەستگایەکی حکومی بێلایەن بۆ هەموو هێزە سیاسەکان و بۆ هەموو خەڵک بکە نەک دەستگایکی حیزبی فەرموڕاتچی بەس یەک کورتە بجابیەوەی بەڵێ فەرمو ئەتوانی بیتەوە پشکۆ ئەدەمەوە من حەزەکەم جەنابەت کە خەڵکی هەڵەبجەی یەک نەفەرم لە کیمیاباران پێ بڵێ زیاد لە 3 جار نەنێردرابێ بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بۆ عیلاج یەک نەفەرم پێ بڵێ بەناو کە من بەرپرسم لێی یەک نەفەرم لە هەڵەبجە پێ بڵێ کە زیاتر لە 3 جار نەنێردرابێ کە جارێکیان بۆ خۆم کە جەنابی سەرۆکی هەرێم هاتوۆتە هەڵەبجە حتا ئێستاش ئەو بڕیاری کە جەنابی سەرۆکی هەرێم ساڵی 2006 هاتوۆتە هەڵەبجە وعدی بە خەڵکی هەڵەبجە داوە حتا ئێستا 2 هەفتە پێش ئێستا چوومەتە لای برینداری چەکی کیمیاوی کە عملیاتی چاو و سنگی بۆ کراوە هەر لەسەر ئەو وعدەی کە جەنابی مساعدەم بۆی من نابووی ئەو جملێتەوەکەم ناوەکەم بەرێ ناوەکە ئێستا بیشی خوێنەرەوە من پاشان ئەو کەسە دێرمەسەر تەلەڤیزیۆن کەوا چەند جار نێردراوەتە دەرەوەی هەرێمی کوردستان کاکە پشکۆ با ئێمە هەر ئەو خەڵکە گوێی لێ یەکەتەوە ئاڵی کاکە نازانم چۆن جور ئەدرێتەوە ئەمە مساعدە بکە بۆ برات کەوا ئەو خەڵکانە نێردراون بۆ عیلاج خاڵێکی تر کە جەناب مساعدە بکە جەنابی سەرۆکی هەرێم یان ئەوانەی کە دەسڵاتی سەرفیان هەیە زۆر لەوە گەورەترن کاکە پشکۆکەوە منەت بەسەر خەڵکی کوردستانە بکەن چونکە سەرۆکی هەرێم حیزبەکەی سەرۆکی هەرێم یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەحزابی تری کە هاوپەیمانی شۆڕژگەڕی بوون ڕۆحیان بۆ خەڵکی کوردستان بەخشیوە لەبەر ئەوەی ڕۆحەکە زۆر لە مادەکە گەورەترە ئەوەیش بە واجبێکی ئەساسی ئەمڕۆی بەرپرسان لە هەرێمی کوردستان دەزاندرێت بەلای منەوە هیچ کەسێک لە تەوە گەورەتر نییە هەموو ئەوانەی کە شۆڕشێکیان کرد بۆ منەتەوەیان کردووە هیچ کەسێک لەتەوە گەورەترنی بەڵام من بەڵامی ئەو بمەوە کاک فازیل ساڵی ئەم خولەی پەرلەمانی کوردستان پارەی ئۆتۆمبیل درا بە پەرلەمانتارەکانی کوردستان بۆ کڕنی ئۆتۆمۆبیل لیستێک لە لیستەکانی معارەزە لە پارەکەی وەرگرت ئەزانین بۆچی بەکارێنا برینداری چەکی کیمیایی بردە بۆ سعودی چارەسەری کردو مزایدنی فەزاحەتی حکوومەتەیە ناوەکانم پێ بڵێ بەڵام تخوا بە ڕخسەت ئەمە پێشتر ئیشارەتم پێدا خەڵکی کوردستان زۆر لەمە وشیارترە کاکە پشکۆ بێگومان خەڵکی کوردستان کەوا خەڵک بەمە یعنی قەناعەتی خۆی بیر و باوەڕ و فکری خۆی بگۆڕێ کەوا باشە ئەم پەرلەمانتارە ئەی موچەکەی بۆ وەرەگرێ لەگەڵ ڕێزم بووی ئەی ڤێلاکەی بۆ وەرگرتووە لە هەولێر باسیازاتەکانی تری باسی ئێرەمانە ئەو باسییان بەڵام ئەوە باسی هەموو پەرلەمانتارێک لە دنیا هەموو پۆستێک لە دنیا تایبەتمەندی خۆی هەیە ئەمە ئێمە ئەیکەین بڕۆ لە پەرلەمانتارێکی بەغدا کە گۆڕانیشی تێدایە پارتی وێکێتی و ئەحزابی تریشی تێدایە بزانە چەند حیمایە هەیە بزانە موچەکەیشی چەنە بزانە ئیمتیازاتی چەنە ئەزانین چۆنە من ڕوونەوە سەرمە بڵێم زۆر لەو بەرەزانەی کە یعنی پاساو بۆ منەوە ئیشانەیەنەوە پاساو نییە واقعی بڕە قسەکانم کاتێک کە باسی ئەوروپاکەین ئێوە ئەڵێن چەند لە پێشن و چەندوان و نێمە مقارن ناکرین بەوێ بەڵام لە ئیمتیازە ئێوە کاتێک کە چوونە سوید و وەفدێکی پەرلەمانی کوردستان ئیمتیازەکان ئێوە داواکەن بخۆتان یعنی ئەم فارێخە گەورەیە چییە ئەمە چیم جیاوازی گەورە ئێوەتانەوێ لە ئیمتیازە ئێمە باشترین بین بەڵام لە مافی خەڵکا کەمترین بین حیزبەکەی توی ئیمتیازەکەی وەرگرتو ئەی خوا حیزبی من وەری نەگرتووە بە یاسا داوای کردووە و داواشی ئەکاوە ئەگەر ئەیش بە یاسا داوام کرد بەڵام دەنگە داوەتی دەنگە داوەت دەنگیش ئەدەیتێ من ئەو بریندارانی کە تۆ باسیەکەی ئەوە کۆمەڵی قوربانیان مەوجودە لەم بەرنامەی باسیەکەین من هەموو ناوەکان بە ناوەکان تەسلیم بکەم چونکە ئەوە ئیشی معنی من نییە من لێرە من بەرپرسی ئاماری کۆمەڵەکە بەڵام ناوەکان تۆ باشیەکەی بەڵام ئەستا ناوی نەخۆشم لایە ئەڵێم زۆر بە تەحەداوە ئەڵێم یەک برینارم پێ بڵێ زیاد لە 3 جار لەسەر ئەرکی سەرۆکی هەرێم نەردرابێتە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ عیلاج ناوەکانی ئێستا بڵێ من هەموو ئەو ناوانە دێرمە سەر ئەم تەلەڤیزیۆن محبوب غەفور نێردراوە بۆ ئێران عیلاجی ئەکسپایری دراوەتی ئەوان من دکتۆری دکتۆر
چارەسەرەکە کێشە ئەوەیە ینی قەرارە وەزارەی تەندروستی بینێرە وەزاری شەیدان نردوێتی هەموو ئیشەکانی حکوومەت ئاوایە بۆ کابرا کاڵە خۆیان بۆستان ڕنە ئەو مهم بنێردێ بۆ عیلاج کاکە تۆقە چیەکێ نردوێتی وڵات لێرە خەڵ بەس بۆستان ڕنە کاڵەخۆرەکان لە شوێنیکەن من ئەگەر باسی یادەکان ناوەکان وڵا حەزەکەم ناوەکان وتم ناوم لێرە لانی بەڵام لەسەر بەرنامە پێدەڵم ناوەکان ئەدەمێ بە پەرلەمانی کوردستان بەتەنێرە بە پەرلەمانی کوردستان ناوەکان بۆنێرە کادرێکی بزوتنەوەی گۆڕانی ئەمە یەک دوو لەسەر کەناڵێکی فەزایی باز لەوەیە کە بریندار نەنێردراوەتە دەرەوە بۆ عیلاج منیش بۆ خۆم هەڵەبجەیم جەنابەت هەڵەبجەیت یەک برینارم پێ برێک کە زیاد لە سێ جار نەنێردرا بێ بۆ من بە تۆ ئەڵێم بە ناوی کۆمەڵی قوربانیان بەمنیان 254 بریندارێکی مای تا شارەسەر نەکراوە خاوەنی قسەیەم ئەگەر کۆمەڵی قوربانیان بە تۆ یوت بێ پێش هەموو کەس ئەو بەرپرسە چونکە هەموو قایمەکان ئەوانی من خاوەنی قسەم زۆر باش لەسەر بەرنامەی خاوەنی قسەم کاک پشکۆ پرسیارێک ئێوە بزوتنەوەی گۆڕان و ژمارەیەک لە ڕۆشنبیران بارمەتی خۆ ئەچین قسە لەسەرەکەین ژمارەیەکی تر لە ڕۆشنبیران لە کوردستانە و هێزەکانی معارەزە و لە نەویشانە بزوتنەوەی گۆڕان بە تایبەت بەردەوام باس لە بە حیزبیکردنی ئەم یادا ناکەن و لە میدیای بزوتنەوەی گۆڕانەوە لە زاری ڕۆشنبیر و هەسوڕاوەکانیەوە بەردەوام یەکێتی و پارتی تۆمەتبار دەکەن بە حیزبیکردنی ئەم بۆلانە بەڵام ئێمە بینیمان بزوتنەوەی گۆڕان خۆشی لە کۆمەڵێک شوێنی تایبەت لە کوردستانە بە شێوەیەکی حیزبیانە یادی ئەم بۆنانەی کردوتەوە کاکە لە کەلان لە ناو مەکوی بزوتنەوەی گۆڕانە یاد کراوەتەوە لە دەربەندی خان هەرواتان کردووە یعنی ئێوەش کار لەسەر بە حیزبیکردنی ئەم بۆنانەکەن ئێوە شەڕەکەتان لەگەڵ یەکێتی و پارتی لەسەرەوە نیە کە ئەم یادە یادەچینێتەوەی بێ بەقەس شەڕەکەتان لەسەر بە حیزبیکردن و بە ئایدۆلۆجیکردنی ئەم یادانەیە بۆ خۆتان بەڵەوەی ئەو ناوبڕەمان هەیە و دوای پرۆگرامەکەمان بەرداوامە بێ خۆشەویستانم ئازیزانم پرۆگرامەکەمان بەرداوامە بەڵام دوای ئەم ناوبڕا بینەری پرۆگرامەکەمان بن